ئێمە وەک ئەزانین و ئاگادارین کە هەڵمەتێکی ناشایستە و ناڕەوا دژ بە ئەخلاق و ڕەوشتی ئەم میلەتە بەڕێوە ئەچێ و هەوڵ ئەدرێ بە هەموو شێوەیەک ڕەوڕەوەی ڕەوشتی کۆمەڵگای کوردی خلۆر بێتەوە بەرەو داڕمان و داڕوخان بچێکە ئیش لەسەر ئەواکەن و کۆمەڵی دادگەری بە ئەرشی خۆی ئەزانێکە هەڵسێ بە پەروەردەکردنی تاک لە هەموو بوارەکانە لە هەموو شوێنە جیاوازەکاندا. بۆیە ئەمڕۆ ئەنجومەنی بانگواز و پەروەردە کە هاتون سەردانی مەڵبەندی کەرکوچیان کردووە یەکێ لە ئەرکە سەرچیەکانن چۆنێتی پەروەردەی تاک تاچی ئەم کۆمەڵگەی کوردیە لە ڕێگەی ئەو ئۆرگانانەی کە کۆمەڵی دادگەری سەرپەرشتی ئەکا هەر لە مناڵ و لە ئاسی مناڵەوە تا گەورە تا دەرسی کۆبنەوەی جەماعی تا دەرسی بە کۆمەڵی عایلی. ئەمانە هەموو یەکێکە لەو منهەجانەی کە ئێستا قسەی لێ ئەکرێ وێ دەکەین لە داهاتوێکی نزیکدا تاک تاچی ئەم کۆمەڵگەی ئێمە هەست بە بەرپرسیارێت بکە بەرامبەر بە ڕەوشت و ئەخلاقی بەرامبەر بەوەی کە ئێستا لە هەموو لایەکەوە تەوژمەکان تند بوونەتەوە بەوەی کە خەڵکی ئێمە لە ڕێی پەروەردەی ئیسلامی ڕاستەقینەی خۆی لا بدرێ بەرەو پەروەردەیەکی نەشیاز و ناهەموار و ینی دژ بە کۆمەڵگای کوردی ئاوا پەروەردە بکرێت. بۆیە ئومێد دەکەین لەو چوارچێوەدا هەنگاوەکانمان تند بکەینەوە هەنگاوەکانمان زیاتر بکەین و خەڵکی خۆمان زیاتر پەیوەستکەینەوە بە پەروەردەیەکی ئیسلامی ڕاستەقینەی ڕەسەن.